نوێترین زانیاری لەبارەی ژووری زیندانیەکەی لاهور جەنگی و هاوڕەکانی. پۆڵات جەنگی و سکرتێر و پاسەوانەکەی ماون لە ژیاندا دوای دەستگیرکرانیان بۆ ماوەی 35 شەو. تیوار زانیاری ورد و نەبیستراو لەسەر لاهوری شێخ جەنگی و هێزەکەی و هاوڕەکانی لە زیندان بڵاو دەکاتەوە. بەپێی زانیاریەکانی تیوار لاهور جەنگی ماوەی مانگێکە لە ئاسایشی گشتی سلێمانی کانی گۆمە تەنها لە یەک ژووردایە، بە تەنها کە تیڤیەکی سنووردار و گەرماوێک و تەختێکی خەوی تێدایە کە ژوورەکە دەورە دراوە بە کامێرای چاودێری و لە دەرەوەش بەردەوام هێزێکی تایبەتی بچووکراوە چاودێری دەکەن و لەو ماوەیەشدا جگە لە بردننی بۆ ژووری لێکۆڵینەوە دووجار پارێزەرەکەی یەک جاریش ماوەی 20 خولەک هاوژینەکەی چاوی پێکەوتووە. بەڵام لەو ماوەیەدا وەفتە نێودەوڵەتیەکان وەکو بەریتانیەکان و بەرپرسی دەستگای ئاسایشی نیشتمانی قاسم عەرەجی چاویان پێکەوتووە. هەریەکە لە پۆڵات جەنگی برای و ڕێبواری حامی حاجی غالی بە جیایەکی لە یەک ژووری جودان و لەو ماوەیەدا چاویان بە یەکدی نەکەوتو تەنها یەکجار بۆ لێکۆڵینەوە و ڕوبەڕووکردنەوە یەکدیان بینیوە. محسین خۆشنا و پاسەوانی تایبەتی لاهور جەنگی دکتۆر ئەحمەد فاتح سکرتێرە تایبەتەکەی تا هەفتەیەک بەر لە ئێستا بۆ لێکۆڵینەوە لە گرتوخانەی دژە تیرۆر بوون و ماوەی 8 ڕۆژ هێنراونەتە گرتوخانەی ئاسایشی سلێمانی. هەرچەندە زانیاریەکان دەڵێن ئەحمەد فاتح لەژێر لێکۆڵینەوەدا قاچێک و پەراسۆکانی شکێنراوە و محسین خۆشناویش لە 4 جێگا شکاوی هەیە. تا ئێستا هیچ کەس هیچ زانیاریەک لەبارەی ڕێبواری حامی حاجی غالی نازانێت و پاسەوانەکانی تریشی بەدەستە جیاکراونەتەوە. 6 پاسەوانی تایبەت و 4 فەرماندەی هێزی دووپشک هێشتا لە تاکە کەسیدا ماون و ئەوانی دیکە خراونەتە هۆڵە گشتیەکان. ئەوەی تیوار زانیوێتی ئەوەیە کە تا ئەم ساتە چارەنووسی 17 پێشمەرگەی لالەزار بە هیچ شێوەیەک دیار نییە. نە لە زیندان و نە لای هیچ هێزێکی ئەمنی، چونکە دوایین کەس کە دژە تیرۆر ڕادەستی ئاسایشی کردووە ئەحمەد فاتحی سکرتێر بووە. هەر بۆیە ئەو 17 پێشمەرگەیە بێسەر و شوێنە. لە نێو ساردکەرەوەی پزیشکی دادی سلێمانیش 7 تەرم هەن کە بە تەواوی سوتاون و کەس نایان ناسێتەوە و کە سوکارەکانیشیان کە بە ئومێدی ئەوەنهی ئەوان نەبن و لە گرتوخانە ناوێرن بچنە سوراغیان.